خۆشەویستان و کامەژۆن پێکرد چاوەریەکەمی بەیان باش کوردستان تایبەتە بە بابەتێکی دەروونناسی کە باس لە کاریگەری جلوبەرگ دەکەین لەسەر سایکۆلۆژیای خۆمان، سایکۆلۆژیای بەرامبەرمان، باس لە ئەو دەکەین کە بۆچی زۆربەی جارەکان بێگومان زۆربەی جارەکان ئێمە بەپێی جلوبەرگ بەپێی ڕوخسار هەڵسەنگاندن بۆ کەسی بەرامبەرمان دەکەین. دواتری شەینە سەر ڕەنگی جلەکانمان تا چۆنە تابیری لەسەر یاخود وێنەدانەوەی ناخمانە و تا چنێک پەیوەندی هەیە بە کەسایەتی کەسەکانەوە. گفتوگویەمانە لەگەڵ خاتو سنوور عەباس ماستەر لە دەروونناسیەکەین ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمان دەبێت. خاتو سنوور سڵاوت لێبێ و باین باش سپاس بۆی لەگەڵمان بەشداری. دەمەوێت سەرەتا باس لە سایکۆلۆژیای بەرامبەر بکەین بەپێی جلەکان چۆن دەگۆڕێت دواتر دەینە سەر خۆشمان. بەڵێ ئەم کاتێ بەڕێزیشتان باش هەڵبەتە ئەگەر ئێمە سەرەتا باسی ڕەنگەکان بکەین و دواتر باسی جلوبەرگەکان بکەین دواتر ئەمانە ڕەبت بکەین بە سایکۆلۆژیاوە چ تەئسیراتێکیان هەیە لە ڕوانگەی ڕەنگەکانەوە. ڕەنگەکان بابەتێکی گرنگن لە ڕوو لایەنی دەرونیەوە. ئێمە وەکو چارەسەرکارێکی دەرونی ئیش لەگەڵ ڕەنگەکانە ئەەکەین. بەر لە هەموو شتێک ئێمە توانین ڕەنگەکان وەکو پرۆسەیەکی چارەسەر بەکار بهێنین و ئەتوانین وەکو پرۆسەیەک بۆ تەشخیصکردنی نەخۆشیەکان و بۆ چارەسەرکردنی نەخۆشیە دەروونەکان بەکاری بهێنین. بەڵام بەر لە هەموو شتێک ئێمە پێویستە یەک شت هەیە زۆر گرنگە تاکیدی کەینەوە بزانین ڕەنگەکان چییە سەرەتا. ڕەنگەکان ئێمە زۆر دڵخۆشین لەبەرەوەی لێمە لە کوورەیەکین لە کوورەیەکی زەویان کە تەواوی ڕەنگەکانمان هەیە باشە کە جیاوازە لە کوورەکانی تر و دواتر ئینسانەکان لەوەش گرنگترەوەی کە ئینسانەکان خۆیان ڕەنگەکانیان هێناوە تێکەڵیان بەم سروشتە جوانە کردووە و ئەمەش تەئسیری لەسەر لایەنی دەرونی ئێمە کردووە. دەروونناسەکان هەستاون ڕەنگەکانیان تێکەڵ کردووە و جایان کردووەتەوە و دواتر تەشخیصیان کردووە. ئەم ڕەنگانە تەئسیراتێکی لەسەر لایەنی دەرون و شخصیەتی ئێمە هەیە. بۆ نمونە ڕەنگی سپی مانای ئاشتیە، یاخود بۆ نمونە ڕەنگی سوور مانای باوەڕ بەخۆبوونە، یاخود ئەتوانی بڵین ڕەنگی سەوز ڕەنگی شین ئەمانە مانای هێمنی ئارامی لەسەرخۆیی ئەمانە ئەگرێتەوە. هەڵبەتە نەک تەنها ئەو جلوبەرگەی کە ئێمە ئەیپۆشین بەڵکو ئەو کەلوپەلانەی کە لە دەوروبەرمانە هەن کە ڕەنگەکانن ئەمانە تەئسیر لەسەر ئێمە دروستەکە. یاخود دەتوانین چۆن بڵین تەنانەت ئەو ژینگەیە کە ئێمە تایە ئەشین. بۆ نمونە کە لەوە زۆر گرنگترە عادەتەن ئەو کەسانەی کە لە شوێنە سەوزەکانن لە ئەو هەوا پاکەکانن لە ژینگە پاکەکانن ئەمانە شخصیەت و تایبەتمەندێکی جیاوازیان هەیە وەک لەوانەی کە لەو شوێنانن کە کەمترین ڕەنگ ئەبینن و ئەمەش تەئسیر لەسەر لایەنی دەروون و شخصیەتانەکات. چۆن عادەتەن ئێمە زۆر جارەڵێن منتیقەی هەورامان توندوتیژی تایە بۆ نمونە سفرە. کەسایەتی بەرامبەرواتە من چۆن بتوانم بە ڕەنگێک کەسایەتی بەرامبەرەکەم بناسمەوە تا چنە پێوەرە. بۆ نمونە زۆر جار دەوترێتەوە کەسانی ڕەنگی زەق لەبەر دەکەن وەکو پرتەقاڵی زەرد وەکو باسی لێەوە کرد سوور مانای ئەوەیە کە کەسەکە باوەڕی بەخۆی هەیە و ئامادەی تایە کە لە نێو کۆمەڵێک کەسدا دەربکەوێت. لە بەرامبەردا ڕەنگی ڕەش مانای چییە کە کەسەکە دەیپۆشێت سپی و تا دوای بۆ ئێمەی ڕوو بکەیتەوە. بەڵێ هەڵبەتە لە زانستی دەروونناسیە ئەوەیە ئەم شتانە مەسەرەن ڕەنگی سوور مانای باوەڕ بخۆبوونە، من ڕەنگی ڕەش مانای خەم و پەشارەیە، ئەمانە هەمووی جیاکراونەتەوە. بەڵام بە گوێرەی شوێنەکان ئەگۆڕێ کە ئەم ڕەنگانە هاتوونەتە منتیقەکانی ئێمە و عادەت و تەقالیدەکانی ئێمە بە شێوازێکی تلێکدانیان بۆ کردوون. بۆ نمونە لای ئێمە زۆر جار ڕەنگی ڕەش ئەپۆشین لە کاتێکا مانای خەم و پەشارەیە، یاخود مەسەلەن ڕەنگی ساقەکان ڕەنگە سوورەکان ئەگەر زۆر بپۆشین خاستن ئەوانی کە تەمەنیان 40 ساڵ بەرەوسەرەوەیە مانایەکی تر بەدەستەوە ئەدا. لە کاتێکا لە زانستی دەروونناسیە هیچ تەمەنێک دیاری نەکراوە بۆ ڕەنگەکان. باشە کەواتە ئەمە کاریگەری کۆمەڵگەی ئێمەیە کە زانستی دەروونناسی گۆڕیوە و دەستکاری ئەو عەلمەشی کردووە. بالضبط
بەتاکید لەوە نمونەیەکی زۆر ڕوون ئەهێنمەوە کە چۆن ئەم ڕەنگانە تەسی لەسەر لایەنی دەرونی ئێماکەن بۆ نمونە هەر لە کۆمەڵگەی خۆمانە کاتێک کە ئافرەتێک تەعزیەبارە بێت بۆ مەراسیمی تەعزیەباری ئەمە ڕەنگی ڕەش ئەپۆشین ئەگەر بێت و ئەم ئافرەتە تا 3 مانگ 4 مانگ ئەم ڕەنگە ڕەشەی لەبەرا بێت دواتر دایکەنێ بیکاتە ڕەنگێکی تر خۆ ئەمە لە ڕووی لایەنی دەرونی شتێکی زۆر باشە بۆ ئەم ئافرەتە چکە ڕەنگی ڕەشەی مەوتمان مانای خەم و پەژارەیە بەڵام کۆمەڵگەی ئێمە چی پێ ئەڵێن چی ئەڵێن چەند زوو ئەو کەسەی لەبیر کرد یان کۆمەڵێک شتی ترە خەنە پاڵی بەڵام ئەگەر بێت و هەر ئەمە ئافرەتە تا 2 ساڵ تا 3 ساڵ هەمان ڕەنگ ڕەش لەبەر بکاتەوە ئێمە چی پێڵین ئەڵین چەند ئافرەتێکی بەوەفایە چەند کۆمەڵێک شت ئەخەینە پاڵ ئەم ئافرەتە لە کاتێکە ئەم ڕەنگە ڕەشەکە وتومانە مانای خەم و پەژارەیە تەئسیر لەسەر لایەنی دەرونی ئێمە ئەکات وردە ئەم کەسانی کەم ڕەنگە ڕەشە بەردەوام ئەپۆشن و لە ناو بارودۆخێکی ناهەموار و تەعزیەباری و ژینگەیەکی ناخۆشان وردە هەست دەکەین کۆمەڵێک نیشانەی دەرونی و بێتاقەتی لەم کەسەیە دەرەکەوێت هەبەتا نیشانەکە دەرونیەکان یەکێک لە نیشانەکانی خەمۆکی ئەوەیە کەم کەسە هەمیشە ڕەشپۆشە کەواتە ئێمە وەکو چارەسەرکاری دەرونیە بێت ئێمە چی بکەین بەر هەموو شتێک یارمەتی دەڵێن ئەها وەکو بڵێ ڕەنگێکی پێگەشتوانەیە بۆ زۆربەی بۆنەکانیش تەنانەت دەیپۆشن ئەمەش دیسانەوە ئەوە جەرخەری ئەوەیە کە کەسەکان لایەنی دەرونیان باش نییە یاخود خەم ناکەن یاخود بابەتێک لاوانە لەبەری زۆر جا ئێمە دەبینین بۆ شیکپۆشی ڕەش بەکاردێنن و بەردەوامیش ڕۆژ لەبەر دەکرێتەوە بەڵێ زۆر ڕاستە هەبەتە ئەمە وەکو پێشتریش باسم کرد بە گوێرەی شوێنەکان ئەگۆڕێ بە گوێی عادەت و تەقالیدەکان ئەگۆڕێ ڕەنگی ڕەش لە زۆربەی شوێنەکان مانای شیکپۆشی و مانای ڕسمیات و خاصەتەن ئەوانەی مەسەلەن بۆ شوێنە جدیاتەکان بۆ مەسەلەن زانکۆکان یاخود ئەو کەسانی کە چاکەت و پانتۆڵی ڕەش لەبەر ئەکەن بەو مانایە ئەگەیەندێت بەڵام هەڵبەتە لە زانستی دەروونناسیا بەم شێوێ نایە کەواتە ئێمە ئەڵێین عادات و تەقالیدی ئێمە لەگەڵ زانستی دەروونناسیا تۆزێک تێکەڵەیەکی تایە ئەمە لە کۆمەڵگەی ئێمە بەم شێوە بەڵام ڕەنگە لە شوێنەکانی تر لە وڵاتەکانی تر بەم شێوەیە نەبێت باشە کەواتە دەمەوێت پرسیاری ئەوە بکەم جیاواز لە ڕنگ شێوازی جلوبەرگەکە بۆ نمونە هەندێک جلوبەرگەیە ڕێک پۆشە بۆ هەندێ شوێنی فەرمی بەکاردێت هەندێک جولی ئاسایی هەیە بۆ نەچوونە بازار چوونە دەرەوەیەکی ئاسایی بەکاردێنرێت دەمەوێت بزانم شێوازی جلوبەرگمان تا چنە کاریگەری هەیە لەسەر دەستنیشانکردنی ئەو شوێنەیە خودت کەسایەتی بەرامبەرمان کەسایەتی خۆمان کاتی ئەو جلانە دەپۆشین ئابەتە ئەمە بە گوێری کەسەکان ئەگۆڕێت ئێمە توانین بڵێن بۆ کەسە ئاساییەکان بۆ کەسە نۆرماڵەکان جلی ڕسمیات بۆ شوێنە ڕسمیاتەکان و هەروەها جلی بۆ نمونە بازارکردن بۆ ئەو شوێنانی کە مثلا بۆ ئەو کاتێک کە ئەچیتە بازار یاخود جل ئاساییەکان بۆ شوێنە ئاساییەکان ئەمە شتێکی تەبیعیە تەنها لە کولتوری ئێمە لە کۆمەلگەی ئێمە نییە بەڵکو لە تەواوی کۆمەلگە و کولتورەکانی جیهاندا ئەمە هەیە بەڵام ئەگەر بین باسی ئێمە ئەم جلوبەرگە بکەین لە کەسێکا کە مەسەلەن حاڵەتێکی دەرونی هەیە یاخود مەسەلەن تێکچوونێکی شخصیەتی هەیە ئێمە چۆن نتوانین ئەمە جیاکەینەوە لەوانی تر ئێمە توانین بڵین زۆر جار ڕەنگەکان یارمەتی دەرمانن جلوبەرگەکان یارمەتی دەرمانن بۆ تەشخیصکردنی نەخۆشیە دەرونیەکان چۆن عادەتەن کەسانێک کە بایپۆلەریانە کەسانێک کە نەخۆشی شیزۆفرینیایان هەیە بە جلوبەرگەکانیان ئێمە ئەیان ناسینەوە یەکی لە نیشانەکانیان ئەوەیە کە پێویست ئەم نەخۆشە قسە بکات بەڵێ هەبەتا لە زانستی دەروونناسیا ئێمە نەخۆشیێکی زۆر کۆمەڵێک نەخۆشیمانەیە لەوانە کە قورسترین نەخۆشی شیزۆفرینیایە کە پێ وترێت کانسەری دەرونی ینی سەرەتانی دەرونی کە قورسترین نەخۆشیە ئێمە ئەم نەخۆشانە لەگەڵ بایپۆلەرە ئەم دوو نەخۆشیە چۆن جیانەکەینەوە لە ڕێگەی ڕەنگەکانەوە لە ڕێگەی جلوبەرگەکانیانەوە ئەم کەسانە هەوڵەدەن کۆمەڵێک جلی سیر و سەمەرە بە گوێرەی ژینگە و ئاوای کەسەکە ناگونجێت بڕمونە لە هاوینا چاکەتێکی لەبەر کردووە کڵاوەکەی ڕەنگێکە چاکەتەکەی ڕەنگێکە مەسەن کراسەکەی ڕەنگێکی ترە پانتۆڵەکەی هەر یەکەیان ئەسڵ ڕەنگەکانی لەگەڵ یەکان نایەنەوە کەواتە کەسێکە مثلەن شپرزە پاکوتەمیز نییە ئێمە و کاتە ئەتوانین ئەمە یارمەتی دەری ئێمەیە کە بتوانین بە ڕێگەی شیزۆفرینیا تەشخیصیکەین کەسێکە زۆر
خۆی پاک و تەمیز کردووە هەتا کاتێککە دائنیشێ لەگەڵ ئێمەیە کورسیەکە پاکەکاتەوە ئینجا دائنیشێ ئەو کاتێمە ئەڵین ئەمە بەلایەنی لایەنی واسواسی و دڵە ڕاوکێ و ئەمانەیە ئەڕوات یاخود مەسەلەن کەسانێکە بینین جلوبەرگێکی ڕەشە مکیاجێکی زۆر نەکردو کە وەکو پێشووتر کە بەبەراورد بە پێشووتر یاخود گرنگی بە خۆی نادا بەستایلی جلوبەرگی خۆی نادا چەند جار بۆ جلسادیەتەوە لای ئەمە هەر هەمانجری لەبەر کردووە ئەمە یارمەتیدەرە بۆ ئێمە کە بتوانین بەلای نەخۆشی خەمۆکیە تەشخیصیکەین یەک نەخۆشی تریشمانەیەکە تێکچوونی شخصیەتە زۆر گرنگە لەبەرکردنی جلی نامۆ ئێستا مۆدێلە و تایبەتمەندیەکی خۆی هەیە بۆ نەشتیوە لەبەرەکان وەکو خۆ باسی کرد فڕی بەسەر وەرزەکەەوە نییە ڕەنگەکان هیچ پەیوەندیان بەیەکەوە نییە ئەمە بۆ بە مۆدیلێکی ئێستا ئەمە کار ئاسانیە بەستم ئەوەیە هیچ سەختەیەکی بۆ دروست کردو تەشخیصکردنی ئەو نەخۆشیانە کەسایەتی کەسەکە کاتێک ئەم جلانە دەپۆشێت هەبەتە کێشێکی وای بۆ ئێمە دروست نەکردووە عادەتەن ئێمە لەگەڵ ئەو کەسانە بەرکەوتنمانەیە کە خۆیانیان بۆ لای ئێمە ئەوانە کە لە دەرەوەن پاشیۆنن کۆمەڵێک کار ئەنجامەدەن نایەنە لای ئێمە ئێمە لەگەڵ ئەوانە ڕەبتێکمانە بەڵام ئەو کەسانی کێنە لای ئێمە لەگەڵ ئەوەی کە جلوبەرگەکانیان ڕەنگا و ڕەنگا کۆمەڵێک نیشانەی تریشیان هەیە کە بەلایانی ئەو نەخۆشیەوە ئەڕوات و یاخود جلوبەرگیان جۆرا و جۆرە بەڵام شپرزیەکیان پێوە دیارە مڕەتەبیەکیان پێوە دیار نییە پاکوتەمیسیەکیان پێوە دیار نییە ئەو کاتێمە تەشخیصیانەکەین یاخود مەسەلەن نەخۆشیێکی هیستریۆنیکمان هەیە هیستریۆنیک پەرسۆناڵیتی دیزۆردەر ئەم حاڵەتە کەسەکە جلوبەرگێکی سەرنج ڕاکێش لەبەرەکات هەدەفی ئەوەیە کە سەرنجی دەوروبەرەکەی بۆ لای خۆی ڕابکێشێت ڕەنگە ئێمە ئەو کەسە لە دەرەوە ببینێ بە نەخۆش تەشخیصی نەکەین بەڵام کاتێکین لەگەڵی دانیشین کۆمەڵی کێشە و مەشاکلی خۆی لەگەڵ ئێمە باسەکە دواتر ئێمە لە ڕێگەی ڕەنگەکان و ستایلی جلوبەرگەوە توانین بەیەکەوە تەشخیصی بکەین ینی ڕەنگەکان یارمەتیدەری ئێمەن جلوبەرگەکان یارمەتیدەری ئێمن کە ئێمە بتوانین تەشخیصیان بکەین باش هەر لەسەر شێوازی جلوبەرگەکان هەندێک جار کەسانێک ئەبینین بۆ شوێنی کارەکەیان بۆ بازار بۆ چاخ خواردنەوەیەک بۆ چاخانەیەک هەر قات و بۆین باغ لەبەر دەکەن بۆ نمونە لە پیاوەندەیە ئەمە خولیایە کە یادیسانەوە ئاوێنەدانەوە یاخود ڕنگدانەوەی کەسایەتی کەسەکەیە کە نەخۆشیەکی دەرونی هەبێت یاخود خولیایەکە و تەواو هەبەتە یەکشت هەیە زۆر گرنگە ئێمە ناتوانین بە کەسێک بڵێن نەخۆشی دەرونی هەیە ئەگەر تەسیری لەسەر ژیانی نەکرد بێت ڕەنگە ئێماڵێن هەموو ئەو کەسانی کە لە دەوروبەرمانن ناتوانین بڵین نۆرماڵن هەندێکیان ڕەنگە هەندێک نیشانەی دەرونیان هەبێت هەندێکیان ینی تەواو نیشانەکانی دەرونیان تیا بەڵام ئێمە کاتێک گەڵی نەخۆشن کە تەسیری لەسەر ژیانی ڕۆژانەی خۆیان ئیش و کارەکانیان کرد بێ بەڵام ئەگەر کەسێک چاکەت و پانتۆل لەبەرگات هەتا بۆ چاخواردنێک و بەڕێزت باسیەکەی بچێتە ئەو مرتاح بێ پێمە ناتوانین پێ بڵین تەشخیصی بکەین و پێ بڵین کە ئەم کەسە نەخۆشە ئێمە لەگەڵ ئەم جۆرە کەسایەتیەکمان هەیە کە ئەم جۆرە کەسایەتیە پێوترێت OCPT هەڵبەتە ئەگەر تەسیری لەسەر کرد بێت ینی کەسێکە کە هەمیشە ئەیەوێت پێرفێکشنیزم بێت تەواویەتی بێت مڕەتەب بێت پاک و تەمیز بێت هەمیشە ئەیەوێت جدیات بێت هەمووشە ئەیەوێت جلوبەرگەکانی فۆرماڵ بێت ئەو کاتێمە توانین بەم شێوازە بەم شخصیەتە دای بنین بەڵام بەتاوەتی ئەمە ناتوانین هەر کەسێکمان بینی جلوبەرگەکانی بە شێوازێک بوو ڕاستەخۆ بڵین ئەم نەخۆشییان ئەم حاڵەتەیە بەڵام توانین بڵین جلوبەرگەکان یارمەتی ئێمە ئەدەن بۆ دیاریکردنی نەخۆشیە دەرونیەکان یاخود بە پێچەوانەشەوە نەخۆشیە دەرونیەکان ڕەنگە هۆکارێک بنوا بکەن کە کەسەکان جلوبەرگیان گۆڕانکاری بەسەرا بێت باشە کەواتە دەمەوێت بێمە سەر هەسەنگاندنی کۆمەڵگەی خۆمان بە تایبەتی بەرامبەر کەسانی تر لە ڕووی ڕوخسارەوە لە جلوبەرگەوە دەمەوێت بزانم ڕوخسار جلوبەرگ تا چێنێ پێوەرە جگە لەو نەخۆشیانە یاخود ئەو حاڵەتە دەرونیانی تۆ باسی کرد لەسەر کەسایەتی کەسەکە تا چێنە کاریگەری هەیە بڵێم من بە کەسێک بڵێم ئەو دڵی زۆر خۆشە و نا ئەو زۆر خەمبارە و نا ئەمە کەسێکی بڵێن دەوڵەمەندە ئەمە تا چێنێ دەرخەری ئەوەیە
بەڵێ هەڵبەتە لە کۆمەڵگەی ئێمەیە زۆر جارێمە هەڵسەنگاندن بۆ جلوبەرگەکانەکەین لە ڕێگەی جلوبەرگەکانەوە کەسەکان هەڵەسەنگێنی بەڵام ئێمە نازانین ناخی ئەم کەسە چیتیایە هەندێک حاڵەتمان هەیە هەندێک نەخۆشی دەرونیم بۆ نمونە خەمۆکیمان هەیە کەم کەسە لە دەرەوە کەسێکی زۆر دڵخۆش و کۆمەڵێک شت هەیە تایەتی کێمە زۆر جار ڕەنگە ئاواتی بۆ بخوازیین بەڵام کاتێک گێتەوە ماڵەوە ئەو کاتە نیشانەکانی خەمۆکی بەسەری ئازاڵە بێت یاخود هەندێک کەس دەبینیت هەروەکو باسم کرد هیستریۆنیکی هەیە حاڵەتێکە کە هەمیشە بە جوانترین شێواز خۆی ئەڕازێنێتەوە چێتە دەرەوە ئەبێتە جێگەی سەرنج بۆ خەڵکی بەڵام ئەم کەسە لە ناخەوە ڕەنگە ڕووخابێت زۆر جار دەروونناسەکان دەڵێن ئەو کەسانەی کە میکیاجێکی زۆر تۆخەکەن ئارایشێکی زۆر تۆخەکەن ئەو کەسانە وەکو ماسکێک بەکاری هێنن بۆ داپۆشینی خەم و بێتاقەتیەکانیان کەواتە من ناتوانین بڵین ئەو کەسانێکی پۆشن ئەو کەسانەی کە زۆر گرنگی بەخوا دەن کاتە کەسانێکی پێرفێکتن کەسانێکن سەرکەوتون لە ژیانیانە نەخێ ئێمە ناتوانین ئەمە بڵێن بەڵکو ناتوانین لە ڕێگەی ڕفتار و هەڵسوکەوتەکانیانەوە بۆ نکاتێک کەسێک جلێکی ڕێک لەبەر دەکات با نەڵێن شیک جلێکی ڕێک لەبەر دەکات پێی دەوترێەوە ئەمە کەسێکی زۆر بەڕێزە لە بەرامبەردا کەسێکی بەڕێزیشە و جلێکی ئاسایش لەبەر دەکات بەڵام بەو چاوەوە سەیری ناکرێت هەڵبەتە وەکو باسم کرد بە گوێرەی فەرهەنگەکان ئەگۆڕێ بە گوێرەی عادەت و تەقالیدەکان ئەگۆڕێ ئەمە لە کۆمەلگەی ئێمە وایە ئێمە پێڵێن کەسێکیشی کە هەتاوەکو قسە نەکات کە قسەی کرد ئەو کاتە ئەمە لە ڕێگەی قسەکانی و هەڵسەنگاندنی بۆ ئەکەین کە چەندێک جلوبەرگەکەی پێچەوانی ڕەفتار و هەڵسوکەوتەکەیەتی بەڵام لە زۆربەی شوێنەکانە لە مەسەلەن لە ئێرانە لە وڵاتەکانی ترا مامۆستایەکی زانکۆ بینی جلێکی ئاسایی لە بەرایە کە زۆرترین عیلمی پێەیە من ڕێزم بۆ مامۆستەکانی زانکۆ کە خۆش مامۆستای زانکۆم بەڵام لای ئێمە ئیلا بێ مامۆستای زانکۆ چاکەت و پانتۆڵێک و زۆر مڕەتەب و ئەوانە بێ دەگەر ئەوانە نەبێ دەڵێن لە مامۆستای زانکۆ ناچێت کەواتە ئێمە عادات و تەقالیدەکەمان وای کردووە ڕنگدانەوەی لەسەر جلوبەرگ لەسەر شخصیت و کەسایەتی خۆمان کردووە ڕەنگە ئێمە زۆر جار ئەم جلە بۆیە لەبەرکەین بۆ ئەوەی لەگەڵ کۆمەڵگەکەی خۆمان بگونجێنین باشە خاتە سنوور بابین سەر کاریگەریەکەی لەسەر بەرامبەرمان بۆ نمونە من و تۆ هاوڕەیەکی زۆر نزیکین من هەموو ڕۆژە بەجلێکی ڕەشەوە بەبێ میکیا جۆکۆی خۆ باسی کرد ساردیەکەویە بە بەردەمی تۆ ئەمە هیچ کاریگەریەکیە لەسەر سایکۆلۆژیای بەرامبەرت دواتە کەس لە نزیکەکانت شوێنی کارەکەت هاوڕێکانت بەڵێ بزەبت ئێمە وتمان ڕەنگەکان ڕنگدانەوەی زۆر جارڵێن ڕنگدانەوەی دەرونی خۆمانن لە سایکۆلۆژیا ئەم شتە باس ئەەکەن بێگومان ڕەنگەکان ئێمەڵێن وەبزان پێشتریش ئەمەم هێنایە نمونونەکەم تاوا نەکرد کاتێک ئێمە لە ژینگەیەکی سەوزاییان کاتێک ئێمە بینین کەسی بەرامبەرمان جلوبەرگێکی ڕەنگا و ڕەنگی جوانی کردووە ئەمە بە شێوەیەکی ناڕاستەخۆ تەسی لەسەر ئێمە ئەکات بەڵام کاتێککە بینی هەم وەکو بەڕێزە دەڵێیت جلێکی ڕەشە و هەروەها میکاجێکی نەکردووە و بێتاقەتە ساردیەکە و ئەمەش ئینێرژیەکی نێگەتیڤی خۆی هەیە ئەم ئینێرژیە بە شێوەیەکی ناڕاستەخۆ ئەگوازێتەوە بۆ ئێمە باشە دەمێ بزانم ئەو ڕنگانە چیکە زۆر ئینەرژی بە بەرامبەرەکەتێ بۆ ئەو ڕنگانی کەوتمان باوەڕێ بەخۆ بێ ئەمانە لە بەردەکەی هەندێک جار لەگەڵ بوونە لەگەڵ هاوڕەیەکت یاخود ڕەفیقێکت مامەڵە دەکەی کە کەسایەتیەکی هێمنی هەیە پۆشینی ئەو ڕنگانی کە تۆتێ نیشانەیە بۆ هێمنی وەکو سەوز و شین ئەمانە تا چەندە پێویستە ئێمە جلەکانی خۆمان ڕەنگی جلەکانمان لەگەڵ کەسانەیە بگوجێنین کە لەگەڵیان لە شوێنێکدا دادانیشین یاخود لە ڕۆژەکەدا مامەڵی لەگەڵدا دەکەین ئێمە بەڕای من پێویستە سەرەتا لە ڕووی لایەنی دەرونیەوە دەرونی خۆمان مرتاح بکەین لەگەڵ خۆمانە ڕاستگۆ بین جلێکی شین سەوز لەبەر نەکەین بۆ ئەوەی هێمایەک بێ بۆ شخصیت و کەسایەتی خۆمان هەر کات کە ئێمە کەسایەتێکی ئاراممان هەبوو ئەو کاتە ئەتوانین لە ڕێگەی ڕەنگەکانەوە هەڵسەنگاندنێکی مەسەلەن لەگەڵ ڕەنگەکانمانە ئەگونجێت لەم کاتەیە بەڵام ئێمە ئەمە شتێکی ڕاست نییە کە لە فەرهەنگی ئێمە ئەوەیە بۆ ئەوەی بۆ داپۆشینی بارودۆخە ناخۆشەکانی خۆمان لە ڕێگەی جلوبەرگەکانەوە مەسەن چۆن بڵێن جلوبەرگەکان لەبەر ئەکەین بۆ ئەوەی کە ئەو ناڕەحەتیانەی خۆمان داپۆشین بەڵێ خات و سنوور عەباس ماستەر لە دەروونناسی سپاس بۆی بە شێوەیەکی ڕاستەخۆ لە هەوڵبژێ لەگەڵمان بوویت و لە پرۆگرامی بەیان باش کوردستان بەشداوی سپاس بۆ گفتوگۆکەت